ئاشتی و تەبایی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە هۆکارێکی گرنگ و سەرەکی سەقامگیری و دڵنەوای هاوڵاتیان دادەنرێ بە پێچەوانەوە لە کاتی بوونی ململانێ و فراوانبوونی ناکۆچیەکان کاریگەری لەسەر بازاڕ و لایەنەکانی دیکەی ژیانی خەڵکی کوردستان کردووە. لەو پێناوەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەرگای واڵا بووە بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی دیکە و بەردەوام بەرژەوەندی گشتی دەخاتە پێش بەرژەوەندی حزبی. ئاشتی دروشمی یەکێتی بووە لە ڕابردوو ئێستاش یەکێتی قوربانی دەری سەرەکی بووە لە پێناوی ئاشتیش بۆ یەک ڕیزی و پاراستنی قەوارەی هەرێم و لە دەستنەدانی وەرە پێشبردننی دەستکەوتەکان یەکێتی قوربانی گەورەی داوە. خۆتان دەزانن ئاشتی و گەشەپێدان و حکومڕانی باش سێ کوچکەی پتەون بۆ مانەوەی ئیدارەی سەرکەوتوو. لەو ڕوانگەوە یەکێتی کاری کردووە بۆ پاراستنی ڕیزەکانی گەلەکەمان. لە دۆخی ئێستا هەرێم پێویستمان بە بەرنامەیەکی خێرایە بۆ جێبەجێکردنی ئاشتێکی جێگیر لە ناوخۆ. خۆمان دەزانی ناوچەکە بە دۆخێکی هەستیار گوزەر دەکات، دەبێت سوود لەو دەرفەتانە وەرگرین و کۆدەنجێکی هاوبەش بۆ کاری جدی دروست بکەین. لە دوای کۆنگرەی چوارەم و نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن هاوسەرۆکانی یەکێتی تاکید لەسەر پاراستنی یەکڕێزی و کاری هاوبەش دەکرێتەوە. هەروەها بەردەوام هاوڵاتیان دڵنیا دەکەنەوە ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامی دەدات بۆ بەرژەوەندی ئەوانە. لە ڕابردووش لە سەردەمی سەرۆک مامجەلال گفتوگۆ و نزیکبوونەوەی لایەنەکان بە ڕێگە چارەسەر دانراوە و زۆر جار لەو پەڕی بەهێزبوونی یەکێتی دەرگای گفتوگۆی دانەخستووە. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنەوە هەتا ئەوڕۆ باوەڕێکی تەواوی بە دیموکراسیەت هەبووە. ئەو دیموکراسیەت شوای کردیە نەرمونیانیەک هەبێت لە ناو هەموو ڕیزەکانی یەکێتی بەتاب لە سەرکردی کۆچکردو و جەنابی ڕەوانشا مامجەلال. هەتا ئەوڕۆکەش ئەو باوەڕی بە گفتوگۆ و دەرگاکانی کراوەیە. یەکێتی بەرژەوەندی میلەتی خستۆتە بەسەرون بەرژەوەندەکانی خۆی. هەر ئەوەشە وای کردوێت کە یەکێتی بە دیموکراسیەت و زەماوەرێکی زۆر و بەو شێوەیە بمێنێتەوە کە ملت هەستی پێکردێ. لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان کورد لە باشووری کوردستان بە چەندین قۆناغ و هەوراز و نوشتێ و تێپەڕیوە کە بەشێکی هۆکارەکەی دەرەچی بووە و بەشەکەی تر بەشەکەی دیکە بۆ ناوخۆ دەگەڕێتەوە. لەو ماوەیەشدا هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەر نەبووە لە کێشەکان، بەڵکو بەشێک بووە لە چارەسەر و بەردەوام پرۆژەی تازە و سەردەمیانەی ئامادە کردووە بۆ ڕزگاربوونی خەڵکی کوردستان و ئەزموونەکەی لە مەترسی و لاوازبوون. تا عەبدوڵڵا گەلی کوردستان، هەولێر.